تا ئێستا لە پارێزگای هەڵەبجە هیچ چاکسازیەک نەکراوەتەوە. پۆلیسی پارێزگای هەڵەبجەش دەڵێت پێویستیان بەکردنەوەی چاکسازیە وەر کەسێک ڕابگیرێت یان حکم بدرێت دەبێت ڕەوانەی پارێزگای سلێمانی بکرێت، ئەوەش بەڕێوشوێنی پێویست. بۆ چاوپێکەوتنێک هاوڵاتیان دەبێت نزیکەی 120 کیلۆمەتر ببڕن. خۆی لە کاتی سزادانی ئەو کەسانی کە تاوانێک ئەنجامەدەن دیارە ئەگەر تاوانەکە پەیوەندی بە بابەتی هاتوچۆ بێ هەن تاوانی شەڕکردن بێ هەر شتێکی تر هەبێ ئەبێت و بیگوازیتەوە بۆ سلێمانی. ئەمە هەر خۆی بۆ خۆی گرفتە، پێویستت بە ئۆتۆمبیلە بێ، پێویست بە سوتەمەنیە بێ، حیمایی ئەوێ ئەوانە. بەڵام ئەگەر لە شارێکی خۆت بێ نزیکە و ئەو شتانە کەمترن و کولفەشیان لەسەر حکومەت کەمتر ئەکەوێ. بۆیە ئینشاڵڵا ئێمە بەردەوامین لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی، لەگەڵ مافی مرۆڤ، لەگەڵ جەنابی پارێزگار و جەگری پارێزگار و جەنابی قایمقام هەر هەمویان لەسەر خەتن بۆ ئەوەی ئێمە بتوانین لەم ساڵە هەرنا فەرمانی کردنەوەی چاکسازیەکە و بیناکەی بخرێتە بواری جێبەجێکرد. بەرپرسی نووسنگەی مافی مرۆڤ هەڵەبجە دەڵێت زیاتر لە 20 راپۆرتیان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆ کردنەوەی چاکسازیەکان کە بۆ پارێزگای هەڵەبجە و ناوچەکە گرنگە، بەڵام تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. ئێمە وەکو نووسنگەی مافی مرۆڤی هەڵەبجە تاکە شوێنێکین کە چاودێری ڕەوشی ڕاگیراوانەکەین لێرە، بۆیە هەستمان بەو بۆشایە گەورەیە کردووە کە پێویستە پڕ بکرێتەوە. خۆشبەختانە لە ڕێگەی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و پارێزگای هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گشتی کارباری کۆمەڵایەتی هەوڵێکی جدیمان یاوە کە لەسەر ئەوە ئیش لەسەر ئەم بابەتە بکرێت. ئێستا خۆشبەختانە هەوڵەکە بەرەو قۆناغێکی نوێ ڕۆشتووە کە ئەوی شەوەیە وەزارەتی کارباری کۆمەڵایەتی نووسراوێکی فەرمی لە حەڤەیە کە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە. بەپێی زانیاریەکان نووسراوی کردنەوەی چاکسازی گەوران و نەوجەوانان و ژنان لە پارێزگای هەڵەبجە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کراوە. بڕیارە ئەم ساڵ کردنەوەی چاکسازیەکان بۆ هەڵەبجە دەربچێت. یەکێک لەو شتانی کە لە ئێستاە بە زەڕورەتی ئەزانین بۆ هەڵەبجەکردنەوەی ئەم چاکسازیانە خۆتان نەزانن کە ڕاگیراوانە گیرە لە هەموو تەمەنەکانی تایە و شوێنێک نییە تایبەت بێ بەوەی کە بۆ نمونە نەوجوان لەکوێدانرێ، گەورە لەکوێدانرێ، بچووک لەکوێدانرێ، ژن لەکوێدانرێ، پیاو لەکوێدانرێ. ئەمانە گرفتی دروست کردووە پاس بۆ خوا بەدەم داواکاریەکەمان هاتن لە ئێستا هەندێک کتابات کراوە و ڕێکاری ئیداری گیراوەتە بەر بۆ ئەوی ئەو چاکسازیانە بکرێەوە بڵێ زۆر گرنگن بۆ هەڵەبجە. بەپێی ڕێنمایەکان کردنەوەی چاکسازیەکان تەنیا لە پارێزگاکان دەبێت. هەڵەبجەش زیاتر لە 10 ساڵە کراوە پارێزگا و تا ئێستا بەشێکی زۆری فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی بۆ نەگەڕاوەتەوە. چاکسازیەکانی گەوران و ژنان و نەوجەوانانێکێکە لە پێویستەکانی پارێزگاکە و لە سەراستی پارێزگا و وەزارەتی کاریش هەوڵەکان بۆ کردنەوەی چاکسازی چڕکراونەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.